کرد ئەمڕۆ ئێمە قسە لەم تەوەری بەرنامەکە گفتوگۆ دەکەین لەسەر دوایین پێشاتە سیاسیەکانی هەرێمی کوردستان. شێروان شەمێرانی کارگێڕی مەکتەبی ڕخراوەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان میوانە لەگەڵمان مامۆستا جارێکی دیکە بەخێر بێت ببوورە لەبەری خۆپیشاندانەکەش پەیوەندی بە بارودۆخی گفتوگەکە و تەوەری گفتوگەکەەوە هەیە. سەرەتا حەزەکەم لەسەر ئەو خۆپیشاندانەی هەرێمی کوردستان سەرنجی تۆ بزانم، بەردەوامی خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستان چیمان پێ دەڵێ؟ ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕوویدا بەتایبەت ئاڵۆزی و توندتیژی لە خۆپیشاندانەکان چاوەڕوان کرا بوو؟ زۆر سپاس بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. یەکەمین جار ئێمە تەئیدی تەواوی خۆمان بۆ هەموو ئەو خۆپیشاندانێکەوە لەلایەن مامۆستایان و فەرمانبەرانەوە توێژەکانی تری ناو کۆمەلگاوە ئەکرێ ئەوانەی کەوا داوای مافی خۆیان ئەکەین تاکید لەوە ئەکەینەوە کەوا ئەوانەی ئەو ڕێپێوانانە ئەکەن ئەڕۆنە سەر جادەکان خۆپیشاندان ئەکەن داوای موچەی خۆیان ئەکەن مافێکی ئاسایی خۆیانەوە ئەگەر نەڕۆن و داوای موچەکەی خۆیان نەکەن ئەو کاتە بە مقەسیر و کەمتەرخەم ئەبێ ناویان بنرێت، چونکە ئەوە حکوومەتیش بۆی نییە کەوا هیچ سەرزەنشتێکی ئەو مامۆستایانە بکە کاتی ئەچنە سەر جادەکان، چونکە ئەوان کاتێ بڕیاریان داوە وەک فەرمانبەرێکی حکوومەت لە قوتابخانەیەکیان لە هەر دەستگایەکی تری دەوڵەت کار بکەن گرێبەستێکیان هەیە لەگەڵ حکوومەت. ئەو گرێبەستە ئەوەیە ئەوان لە سەعات 8 بەیانیەوە هەتا 12 تا 1 تا 2 داوامی خۆیانەکەن کارەکانی خۆیان ڕاپەڕێنن. حکوومەت مکەلەفە بە ئەوەی کەوا بەشی دووەمی ئەو گرێبەستە ئەوەیە لە کۆتایی مانگا مافی خۆیان پێ بدا کاتێکەوە ئەمان ئەوەی ئەرکی سەرشانیانە بەشەکەی خۆیان جێبەجێیەکەن ئەڕۆنە قوتابخانەکانیان فەرمانگەکان داوامی خۆیانەکەن. حکوومەت بەشەکەی خۆی جێبەجێ ناکات کەوا بوو تاوانەکە لای حکوومەتە و ئەو ئەبێ بێ وەڵامی ئەو مامۆستایانە باتەوە. مامۆستاکانیان کۆی فەرمانبەرەکان تەنها ئەوانین موچان وەرنەگرتووە، هەموو ئەوانی کەش موچان وەرنەگرتووە ئەوان مافی خۆیانەوە ئەرکی سەرشانیانەکەوە بە شێوەیەکی مەدەنیانە کەواتە ئەرک و ماف حکوومەت ئەوان ئەرکی خۆیان جێبجێ کردووە. حکوومەتیش حکوومەت تا ئێستا ئەرکی خۆی بەرامبەر بە هەموو کۆی فەرمانبەرەکانی هەرێمی کوردستان جێبەجێ نەکردووە. ئەگەر مامۆستایان بە ئەتیباری ئەوەی کەوا ئەوان زیاتر لەگەڵ خوێندنەوە و ڕۆشنبیری و ئاگایی ئەوەی کەوا ڕوئەدا لە جیهانە مطلعن بە گوێرەی کارەکانیان پێچی ئەوان زیاتر پێشنگ بن ئەگینا هەموو تۆژەکانی تریش و هەموو فەرمانبەرەکانی تریش لە هەرێمی کوردستانە ئەوانیش موچان وەرنەگرتووە هە لە پێشمەرگەوە بیگرە هەتا لایەنەکانی تر. حکوومەت بەرامبەر بە ئەوان ئەرکی خۆی جێبەجێ نەکردووە، بۆیە فەرمانبەران مامۆستایان ئەوانی تر ئەرکیانە بۆ ئەوەی کەوا داوای مافەکەی خۆیان. بەڵێ ئەوەی لە هەرێمی کوردستان ڕوونەکە خۆپیشاندانەکان ئاڵۆزی لێکەوتوتەوە و چەند کەسێک تا ئێستا کوژراون و نزیکی 150 کەس بریندار بوون. ئەمەی کە ڕوویدا چاوەڕوان کراو بوو؟ چاوەڕوان کراو بوو یان نەکراو بوو ئەوە پێ ئەچێەوە لەسەر زانیاری ئەو مەسەلانە بوترێ و بێگومان هەر خۆپیشاندارێکیش ئەکرێ کاتێکەوە بەرامبەرەکە بەدەمیەوە نایە تۆ ئەبێتەوە خۆی ئەوە بکەیتەوە هەندێک شتی لێ بکەوێتەوە لە دەرەوە یاسا کە ئەمە هەڵەیە چونکە خۆپیشاندان بەو شێوەیەکەوە مامۆستایان ئەیکەن پێشکەوتوترین میکانیزمێکە لە دنیای نوێ بۆ ئەوەی کەوا هاوڵاتی بتوانێت داوای مافەکانی خۆی بکە و هەر کاتێک هاوڵاتی هاتە سەرجادا ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا پەرلەمانیش نەیتوانی و ئەو ئەرکەی کەوا لەسەر شانێتی بەرامبەر بە حکوومەت جێبەجێ بکە. ئەوەش مەسئلەیەکە چونکە ئێستا ئەو پەرلەمانە نوێنەری هەموو لایەکمانن وەکیلن بۆ ئێمە هاوکێ جەمسەری بەرامبەری هاوکێشەکەی حکوومەتین لە هاوکێشەیە بۆ ئەوەی کەوا مامەڵە لەگەڵ حکوومەتە بکرێت داهەمی کە هەموو کات جەماوەر ئەچێ نوێنەری خۆی کەسێکەکە بۆ تیژانی کە دەکەوێتەوە پەیوەندی بەوەی وەکو تۆ وتت کە حکوومەت ئەرکی خۆی بەجێ ناهێنێت یا خودۆک دەوتێت هەندێک لایەن کە ئەمە هەندێک لەلایەنە سیاسەکان دەیانجوڵێن ڕێڕەوەکەی بە ئاڕاستی توندتیژیدا دەبن. کاتێک کە تۆ خۆپیشاندانەکەیان هەر کەسێکی تر بە شێوەیەکی مەدەنیانە ئەبێتەوە خۆی ئەوە بکەی هەندێشتی نەخوازراوی لێ بکەوێتەوە، بەڵام ئەبێ ئێمە ئەوە بزانین ئەوانەی کەەوە خۆپیشاندان ئەکەن خاوەن دروشمێکی ڕەوان هیچ کەسێک بۆی نییە بڵێن نە یاساییە نەمافتان نییە. ئەگەر بیان ئەبێ هەوڵ بدەن ئەو ڕەوایەتی خۆیان ناشرین نەکەن واتە تۆ کاتێکەوە شەرعیەتت هەیە بێ داوای مافی خۆت لە من بکەی ئەبێ بە شێوەیەک نەکەیکەوە ئەو مافەی هەتە ناشرینی باش ئەم شتە نەخوازراوانە تەقانەوەی تووڕەی خەڵکە یاخود دەستێکی سیاسیە بەڕوونی وەک هەندێک لایەن باسی دەکەن ئەکرێ هەردووکیان بێ. یعنی ئێمە لە کۆمەلگایەکەین باشت بە بەڕێستان بڵێم ئێمە لە کۆمەلگایەکەین عەقڵ تێیە غائبە، ئێمە عەقڵ تێیە غائبە، منطق ئیش ناکات بەبێ جیاوازی.
ئەوەی کەوا بێوێ بە عقلکاری مامەڵە لەگەڵ دۆستیەکانە بکە پێ ئەچێ بە ناتەوا و بە نەخوازرا و بەشێت جا پەندێ هەیە ئەڵێ غەربیەکان ئەڵێن هەموو عێراقیەکان نەخۆشی نەفسیان هەیە بەبەستم کوردستان نییە هەمووی بەڵام لەبەر ئەوەی کەوا هەمویان بە شێوەیەکی عقلکارانە مامەڵە لەگەڵ شتەکانە ناکەن هەست بە یەکتر ناکەن من مەبەستم ئەوەیە هەتا سەرۆکی حیزبەکانیش ئەگەر تۆ ئێستا مامەڵیان لەگەڵا بکەیت بە شێوەیەک لە شێوەکانیان کاتی ئەوان تۆزە ئیستیفزاز ئەبن مامەڵە لەگەڵ ڕووداوەکانە ئەکەن کاردانەوەیان ئەبێ بەبێ جیاوازی تەمەشاکەی بە شێوەیەکی زۆر ڕووکەشیانە مامەڵە لەگەڵ مەسئلەکانە ئەکەن زۆرینەی ئەوانە پێچێسە پاسپۆرتی وڵاتانی ئەوروپی لە گیرفانیانە هەبێ لەوێ بە شێوەیەکی زۆر مەدەنیانە و مۆدرنانە مامەڵاکەن کاتێ لێرە مامەڵاکەن لەگەڵ دۆستیەکانە ئەبینی بە شێوەی وەک کەسێکی نەخوێنەوەر ئەسڵ هەر دنیای نەبینی بێ هەموو ئەو سەقافەتەی فێری بووە لە ئەوروپا دێتە ئێرە بە شێوەی کەسێکەوە لە ئەسڵن لە ناو دەیەکە یان لە ناو شارێکە نەچوو بێتە دەرەوە ئێمە ئەزمەی ئەوەمان هەیەکە یەکەم عقل غائبە لە دانانی پلانیان لە مامەڵەکردن لەگەڵ یەکتر کە عقل غائب و یەکتری ناخوێنینەوە لە یەکتری تێناگەین بە ئاشتەوایی مامەڵە لەگەڵ یەکتریان ناکەین تەحمل یەکتری ناکەین لەلایەکی تریشەوە بە شێوەیەکی زۆر ڕووکەشیانە سیاسیەکان مامەڵە لەگەڵ ڕووداوەکان ناکەن ئەگینا ئەوەی کەوا ئەکرێ من یەکشێت نمونە بێنمەوە بۆ بەڕێستان ئەوەی کەوا ڕوویدا لە دەڤەری بادێنان لە 2005 و 2011 بەرامبەر بە بارگەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان یەکگرتوو قەناعەتی ئەوەی هەیەکەوە ئینسان مرۆڤ جێنشینی خۆیان لەسەر زەویە لە هەرچی شت هەیە پیرۆسترا لە هەرچی شت هەیە پیرۆسترا ئەگەر لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە لە داواکردنی مافەکانی خۆی هەندێک تەجاوزیش بکات تۆ نابێت کاردانەوەی سلبیتە بێت لە کاتێکدا ئەوەی کەوا بەرامبەر یەکگرتوو کرا داواکردنی ماف نەبوو بەڵکو هەر خودی جوڵانەکە تەجاوز بوو بەڵام بە شێوەیەک مامەڵە کراکەوە قەرار درا بە شێوەیەکی ئاشتیانە مەدەنیانە مامەڵە لەگەڵ دۆسیەکانە بکرێ و تۆ یاسات هەیە لەسەر یاسا ببوورە ئەمەوێت لەسەر یاسا قسە بکەن ئەوەی ئێستا کرێت لە هەرێمی کوردستان لەم چەند ڕۆژە یاساییە ئەوەی هەر خۆپیشاندانان ئەیکەن ئەوەی حکوومەت بەرامبەرەوە ئەوەی تەنانەت ئەوەی پەرلەمانیش کە نەیانێش سەرۆکی پەرلەمان بچێتە هەولێر ئەمانە هەموو ئەم ڕووداوانی کە ئێستا لە هەرێمی کوردستانی یاساین ئایا یاسا سەروەرە وەکوکو چۆن سیاسیەکان دایمەن باسیەوەکەن کە ئەبێت یاسا سەروەر بێت و بێ لە ڕێی یاساوە هەموو کاری بکرێت یاسا هەیە ئێستا وجودی یاسا خۆی کە ئەوترێ یاسا واتە هیچ لایەنێکی سیاسی بۆی نییە خۆی بخاتە شوێنی دەستگا فەرمیەکانی دەوڵەت کەوا مامەڵە لەگەڵ هەندێک دۆسەیە بکە پێویستە بە گوێرەی یاسا ئەو دەستگایانەی دەوڵەت مامەڵە لەگەڵ هەڵ نەخوازراوێکە بکەنکەوە هەیە ئەمە یەک دوو کە ئەڵێ یاسا کاتێکەوە جەنابەتیان هەر کەسێکی دەر هەر تۆژێکی کە خاوەنی مافە هەوڵ بدا ئەو حەقە ڕەوایی هەیە ناشرینی نەکا باشە کە ئەوترێ یاسا واتە لە کاتێکا تۆ ئەتەوێ بچیتە سەرجادەکان ئەبێ یاسا ڕێگەی ئەوەت پێ نادا تەعەدا بکەی لە بەرامبەرەکەت کە تۆ تەعەدات کرد تۆ ئەو فەرقتان نییە کاتێکەوە من ڕەخنا لە پارتی دموکراتی کوردستان ئەگرم بە شێوەیەکی نایاسایی دێ بارگەکانی یەکگرتوو ئەسووتێنێ لە بادینان بە هەمان شێوە ئەوە مەبدە پەیوەندی بە ئەم ئەوە نییە لەبەرەوە من ناتوانم شتێک لە پارتی قەدەغە بێ یان لە من قەدەغە بێ ئەو مافە بدەم بە یەکێکی تر ئەوە مافە بۆیە بۆ ئەوەی کەوا مەدەنیەت یان ڕووکەشی جوانی ئەو خۆپیشاندانانە بپارێزرێ ڕەوایەتی و نایابی ئەو داواکاریانە بپارێزرێ ئەبێ هەوڵ بدرێت کە هەموو جوڵانەکان لە یاسا دەرنەچن بەڵکو لە دەرەوەی چۆن هەوڵ بدرێ هەوڵ لایەن کێوە لایەن خەڵکەوە لایەن حزبەوە هەموو لایەک یعنی هەموو لایەک من کاتێکەوە ئەوە ئەڵێم هیچ لایەنێکی سیاسی ناتوانێت خۆی بکات بە وەکیلی حکوومەت بۆ جێبەجێکردنی یاسا ئەوە کاری دەسەڵاتە کە ئەڵێم کاری دەسەڵاتە کاری حکوومەتە کاری دەستگاکانی دەوڵەتە ئیتر لە دەڤەری بادینان پارتیە لێرە یەکێتی یان هەر کەسێکی ترە ئەوان مکلفن ئێمە ئەبێ ئەوە بزانین ڕاست و ئیدارەی نییە ئەوان مکلفن بەڵام ئەرکی خۆیان جێبجێ کردووە ینی وا بووە بە شێوەیەکی پێویست نەخێر من ئەتوانم بڵێم ئەرکی خۆیان جێبەجێ نەکردووە و ئێستا ئێمە ئەتوانین یعنی ئەوە بڵێنەوە بوتراویشەکەەوە پاراستنی ئاسایش لەوێ لەبەر ئەوەی لەژێ دەسەڵاتی پارتیایە پارتی مکلفە و لێرەش یەکێتی مکلفە بۆ ئەوەی کەوا بپارێزرێ من ئەمە یەکشت بڵێم بی ئەگەر کۆی ئەم مەشهەدە بخوێنیتەوەی ئەوەی کەوا ئێستا ڕۆدا لە کوردستانە لەگەڵ ئەوەی کەوا عەقڵ غائبە و نایاساییە حاڵەتێکی تر هەیە من ئەگەر بەراوردی خۆمان بکەین لەگەڵ مێژووی 12 ساڵی ڕابردووی بەغا ئەوەی لە عێراق ڕوویداوە ئەوەی پێ وترێ عیبە
ئەوەی کەوا ڕوئەدا ئێستا لە کوردستانە عیبە زۆر ناخۆشە 12 ساڵە ئەو سنە یەکتری سەر ئەبڕن یەکتری ئەسووتێنن لاشەکانم مەبەستە بارگاکان لاشەکان ئەسووتێنن بە ئاشکرا ئێستا سەرۆکوەزیرانی عێراق بێ داوا بکەکەوە ئێمە لە سێ ڕۆژی ڕابردوو ئاسایشی سلێمانیان هەرێمی کوردستان بپارێزین زۆر عیبە کەوا پەرلەمانی بەغان ناتوانێت قەڵەم بخاتە سەر کاغەز بەرامبەر بەدەسەڵات ئێستا داوا بکە بڵێ ئێوە شکۆیی دەستگاکانی هەرێمی کوردستان دوای باز لە ئالۆزە سیاسەکانی شەکەین ئەمەی کە باسماکە باسی خۆپشاندانەکان بۆ زیاتر بەڵام بەر لەوە هەر لەسەر خۆپشاندانەکان دەچمە لای پلانێرمان لە هەڵەبجە ئێستا خۆپشاندان دەستی پێ کردووە لە هەڵەبجە وریا حەمەکەریم